تیپی تۆپی کچان دروست دەکات کە ئەمە لایەنەکانی دیکەی شاری کەرکووک سڕاوەتەوە بۆ یانەی ئاسایش دەیەوێت لە کچانەوە دەست پێ بکات یعنی بۆ دەیەوێت لە کچانەوە ململانیە بکات ئایا زەمینەکە لەبارە بۆ ئەوەی کە بتوانێت لە ڕێگای تیپی تۆپی کچانەوە یانەی ئاسایش وەکو یانەیەکی بەهێز و ڕکابەر لە سەراسی عێراق بناسێنێ خۆی ڕاستی من دەستخۆشییان لێکمەوە فکریان هەیە بۆ کاکۆ ئێمە هەمومان لە ناو ریاضین تیپی کوڕان تەکلیفەی زۆرە ڕاستە یعنی 4 ملیارت هەبێ اینجا سەر ناکەی بۆ خودی ئەستێرەکانی عێراق 4 ملیار اینجا ئەو 4 ملیارە نەک 4 ملیار لەوانەیە ئەو هەموو تیپەکەی خۆمان هەمومان لەوانەیە 7 ملیۆن تەکلیف نەکات بە 7 ملیۆنەکە 5 سفری لێ بکەرەوە یعنی چلی بمێنێتەوە ڕەنگە بتوانن دەوری عێراقی پێبەرن 7 ملیۆن تەکلیف ناکە ئەنجاش ڕاستی ململانەیەکەین من وعدە دەم لە ڕێگای ئێوە ململانەیەکەین ئەگەر یعنی ئەتوانم بڵێم لە 90 ئینشەڵڵا یەکەمین بەڵام ناتوان بڵێم لە 100 چونکە یاری تۆپی پێیە یاری تۆپی مفاجعاتی تایە ئینشەڵڵا هیوادارین ئەو یانەیە ئیدارەی یانەکە هیوادارین هەر لەو ڕێچکەیە بمێنن کە بەو شێوەیە تەعاملەکەن لەگەڵ یاریزان یعنی شێوازێکی پیشەگەرانەیە بەڕاستی اینجا بۆیە ئەوانش عەفوەن لە پرسیارەکەت بۆیە ئەوانش دەستیان پێکرد لەگەڵمان چونکە لەگەڵ کوڕان و زۆر زەحمەتە بەڵام الحەمدلله من باس کراوم لایەن و بەو ئەنجامانەی وا من هەمە لە عێراق جێگای متمانەی ئەوان بووم ئینشەڵڵا باشە مامۆستا لە ئێستایە بارودۆخێکی سەخت بارودۆخێکی ئەمنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتەکەشمانە پێ تێپەڕە بێ و ئەمە ناشاردرێتەوە یەکێتی تۆپی عێراقش بۆ خانمان دەیەوێت پاڵەوانێتیەکە ئەنجام بدرێت و داوای لە هەموو یانانە کردووە دەیانەوێت بەشدار بن دەیانەوێت بەشداری لە خولی عێراقی بکەن بۆ ئەوەی بچن بەشداری لە پاڵەوانتیەکە بکەن بەڵام تاکو ئێستا کاتەکەی دیاری نەکراوە کە ئەم پاڵەوانتیە بە دەقیقی لە کێوە کرێ ئایا ئەمە لە ئێستاوە کێشە بۆەوە دروست ناکە والله کێشە بۆ ئێمە دروست ناکە بەس کێشە بۆ ئیدارەکان دروستەکە بۆ یانەکان بۆ ستەیانە نازانێ بەروارەی بتۆڵەکەکەیە ئێمە حقوقمان مەزمونە چونکە عقودمان کردووە لەگەڵیان بە شێوەیەکی قانونی بە شێوەیەکی یاسایی ئەو عقدە حەفزی منەکە و حەفزی یانەکەشەکە ڕاستی بۆیە کە بەروارەکە دیار نەبێت ناتوانانی بەرنامەی حتا مەشقدانی یانەکە ناتوانێت منهاجێک دانێ لەسەر ئەو منهاجە بڕواتە ڕێوە بەڵام من جارێکی دانیشتم لەگەڵ بەڕێز سەرۆکیانە پرسیارێکی دێم کردوتی بەرنامە چییە لە چۆن تەدریبەکەی چۆنی من شتەکەم ینی بەواقعی وت پێی وتم مامۆستا ئێمە ئەگەر بێت و لە ئەستەوە مەشقکەین تەکلیفەکە لەسەر نادی ئێمە 20 کەس لەگەڵ 6 کادر تەدریبی 26 کەس و تێل و خواردن و ئەو شتانە تەکلیفەکە لەسەرتان بۆیە وتم پێش 20 ڕۆژ یاخود 25 ڕۆژ زۆر کفایەتە ئێمە بیانێنین مەشق بکەین پێش بتۆڵەکە بە 25 ڕۆژ مەشق بکەین و ڕێکیان خین و دیاقیان فولکەین هەتا بۆ بتۆڵەکە خۆمان ئامادە دەکەین فکرەکەی بەدڵ بوو ئیتر بۆ شێوەیە ئێمە تەعاملمان کرد لەگەڵ ئەو کاتەی وا نادیارە بۆ بتۆڵەکە زۆر باشە ئاوا پرسیارێکی هەبوو پێش بەرنامەکە شەر بەم نێودیت ئێمە بزانم ئەم تیپە لە چێ دروست بووە ئەم یاریزانانە چیان جابم خۆم نەیکەم من لە بریتۆ پرسیارەکەم کرد کە زۆر بەلایەوە گرنگ بوویت وەرشی کچان لەم شارە نایبینم یاریزان هەبێەوە هەمش داواتێکە مەگە یاری هەبوو ئەو کچانی هاتوون ئەو کچانەی کە بەشداریان لە تیپی ئاسایشی کچان کردووە خەڵکی کەرکووکن یاخود لە شارەکانی ترەوە هاتوون یاخود کوردن یاخود پێکهاتەکانی ترن ئێمە زانین کەرکووک فرەپێک هاتەیە سەرجەم زمانەکان سەرجەم پێکهاتەکان بەیەکەوە ئەژین بەیەکەوە کار دەکەن ئەمێ بزانم تیپەکە ئەو کچانەی کە تێدان کامپێک هاتن خەڵکی کوێن لەکوێوە هاتوو پێشتر لایەنەکانی تراد یاریان کردووە یاخود یاریزانی تازەن تازە پێگەیشتون کە بەشداری لەم تیپاکەن من حەزەکەم شتێک بزانن ئێمە من ڕاستە خەڵک کەرکووکم بەڵام کچە یاریزانانی عێراق هەمووی لەژێر دەست من یاری کردووە ئەگەر خەڵکی هەڵەبجەش بێ ئێستا 3 کەسمان خەڵک هەڵەبجەیە 3 ساڵ لای من لە قووە جەویە بوون لە نەفتە شیمال بوون خەڵکی بەغا یاری کردووە بۆ من لە قووە جەویە خەڵکی زاخۆ ئێستا 3 کەسیان لای منە پارەکەش هەر لای من بوون یعنی هەموو کچە یاریزانانی عێراق لەژێر دەست من مەشقیان کردووە ئاوات مامۆستا قساکە با یەک
مامۆستا ڕەنگە خۆی نەیەوێ دەمە بڵێ بەم نەوشایەتی بۆ دەم ینی مامۆستا قاسم باوکێکە بۆ هەموو کچە وەرزشکارەکان لە شاری کەرکووک خۆت ئافرەتی ئەزانی لە کۆمەلگای ئێمەیە ناتوانرێت کچ بدرێت بەدەست هەموو ڕاهێنەرێکەوە بەڕاستی وە چەندین ڕوودا و بابەتی زیندوش لەسەر ئەم مەوزوعانە هەیە بەڵام من نامەوێت باسی کەم کە لە ناو ڕاهێنەرەکان کۆمەڵە شت هەیە و ڕوویدا بەڵام مامۆستا قاسم ئەو دەستە ئەمینەیە کە لە کوردستان و عێراقا هیچ خێزانێک ترسی لە کچەکەی نییە کە بداتە دەستەوە بەڵێ بزەبت کاکە کۆ ڕاستەکە مەسەلەی سیقا دایک و باوک زۆر گرنگە ینی من ئێستا شکر بۆ خوا الحەمدلله ینی خەڵکی سلێمانی هەیە ئەڵێن مادام لای مامۆستا قاسمی بڕۆ ینی بەبێ پرسیار ئەڵێ مادام مامۆستا قاسمە بڕۆ منش حتا بتوانم دیفاعەکەم لەو یاریزانانە حتا بتوانم جاجار واللهی ئەستا لەم تیپە یاریزان هەیە لە من زیاتر وەرەگرێ قلیم قەینا با زیاتر وەرگێ مهم ئێمە ئەنجام بێنین مهم دەستکەوت بێنین چونکە پارە دێت و ئەڕوا ئێستا کە جەنابتان منتان بان کردو ئێرە منتان بانگ نەکردووە دەستکەوتەکانم منیاردووە داوای منتان نەکردووە چونکە من پارەیەکی زۆر وەرگردەوە بۆ نمونە مەثەڵەن پێشتر نەخێر پارە ئەڕوا بەڵام دەستکەوتەکە ئەگە بڕوا ناگەڕێتەوە بۆیە ئێستا من شانازیەکەم کە دەستکەوتێکی زۆرم هەیە و ئێستا ئیشەڵڵا ئەم دەستکەوتەش دێتەبانی کە یانەی وەزشی ئاسایشەکەینە یەکەمی خولی عێراق تۆ لە قوتابخانەکان و خوێندنگاکان زۆر یاریسانت پێگەیان کە ماوەیەکی زۆر هەمووان گەیشتن بە هەڵبژاردەی عێراقش هەموو کچە یاریسانەکانەوە بەشێکشان ئێستا چەند تەمەنشیان هەڵکشاوە بەڵام هێشا لە نێو یاریگاکانن دەمەوێت بزانم لە نێو ئەم تیپەی ئاسایش تا چەند شوێنی کچە وەرزشکارەکانی کەرکووک کشکراوەتەوە کە ئەوانش لە لایەنەکەی خۆیان لە شاری کەرکووک خزمەت بکەن حتا ئێستا 5 کچی کەرکووکی تیایی تیپەکەمان بەس شەشەمش ئینشەڵڵا و ئیضافەیەکەین بەس جارێ ئەمانەوێ بزانین پێشنیارەکانی یەکێتی تۆپی عێراق چییە بۆ ئەو خولە لەسەر ئەوە چونکە ئێمە ناتوانین هەموو تیپەکەمان قفڵ بکەین تا ئێستا چەند یاریزانن مامۆستا حتا ئێستا 5 یاریزانی خەڵک کەرکووکی تیایە بێجگەلەوە کەرکووک لە تاوی یاریزان ژمارە زیاترە بێ بۆ 24 خۆی حتا 25 کەس ئەتوانی دانی بەڵام ئێمە لە تیپی کچان حاڵەتێک هەیە لە تیپی کوڕان شستا هەیە ئەبینی یاریزانێک ئەو ڕۆژەکە یاریزانێکی ریال داینیشان شەقێکیدا لە ترمزەکە پێیان ناخۆشە تیپی کچان حەزەکە ئەو یارزانە کە حەزەکە یاری بکات بۆیە لە مەسلحەتی ئەو مدەربە نییە یارزان زۆر کۆکاتەوە سەرخۆی تو ئێستا من بە شێوەیە کارم کرد 12 کەس سوپەرم هاورد ئەوە کاتر نەختی ئاستیان کەمترە لەوان ئەبێ وا بکەی حتا بتانی تەوازنەکە ڕاگری باڵانسەکە ڕاگری لەگەیان حتا کەس گلەیی و گازندە نەکە هەرچەند کشتەکان هەمووی بەدەست منە بەڵام تیپی کچان بۆیە مدەربیان خۆشەوێ کە ئەو تشتانە مڕاعات کات ئەو مدەربەی کە ئەو تشتانە مڕاعات کە جارێتتر بۆی دێنەوە بەڵام یاریزانێک دێنی هەر لەبان مەستەبە داینی هیچ دای ناگری دەورێکە هەمووی ئەوە بە حیاتی دانا یاریکا بۆت چونکە شانسی نادەیتێ ئەوەیە مەسەلەکە باش مامۆستا مەرجی تەمەن یاخود کێش باڵا ئەمانە کاریگەریان هەیە لەسەر هەڵبژاردننی یاریزانەکە مەرجی باڵای تیانی ئەمەیان خۆی بتوڵات هەیە تەمەن بچووکی تایە بەسەر ناشیئات با بڵێن تازە پێگەیشتوان بەڕاعەم ینی هەیە بەڵام لاوان بەڵام ئێستا ئەم بتوڵەی کراوەیە ینی هەر یاریزانێک ئەتوانێت بەشدار بێ تەمەنی گەورەش بێ مەسەلەی لە شتانە ناوانە هەیە باڵای کورتە بەس لە باڵا بەچوو بێ باشترە بۆ خێرای ڕاکردن هەیە باڵای کورتە ئێستا ئیتۆ باڵای کورتە بەڵام لە بەعزە یارزانێکی باڵا بەرز باشتر ئەوە ئیتۆ ناوی ئیلافمانە یاریزانە ئیلافە پێڵێن ئیتۆ یعنی ئیتۆ یەکێکە لە هێرشبەرە زۆر باشەکان ینی منداڵ و لای مامۆستا قاسمەوە هاتین راپۆرتمان لەسەرە کردوانە هەر زۆر مناڵ و مامۆستا لە پۆلی چەنەوە لە لای تۆ بوو لە سێ ابتیداییەوە لە سێ ابتیدای ئێستا یاریزانی هەڵبژاردەی عێراقا و یەکێکە لە باشترین یاریزانەکانش مامۆستا ئەوەی کە ئێوە پێشبینی دەکەن لەم پاڵەوانێتیە چەندیانە بەشداری بکات وەڕکابەرەکان تا چەند توند بێت لە ڕابردوودا پاڵەوانێتی عێراق لەسەر یاریگای 11 یاریزانی مەکشوفە کراوە بەڵام بەشداربووەکان زۆر نەبوونە چاوەڕوان دەکەن ئەم ساڵ زیاتر بێت لەو 4-5 تیپەی کە پێشتر بەشداریانە کرد بەڵێ چاوەڕێەکەین ئیشەڵڵا زۆرترە بێ بۆ سەبەبی هەیە سەبەبەکە دامێکی اتحادی فیفا هەیە لەو بتوڵەیە مەرج شەمامۆستا خۆی لە فیفا مەرجێکە بوو بۆ تۆپی عێراق کە لەگەڵانە قسە کراوە
کاتێ خولی ئەستێرەکانی عراق دەبێت مەرجە ئەبێت تیپی کچان شت هەبێ بەڵام ئێشتا بەتەواوی لەوانەیە ساڵێتتر تەبیقی لەوانەیە ساڵێتتر بڵێن مەرجە ئەو تیپی وا لە ئەستێرەکانە لە خولی ئەستێرەکانە تیپی کچانشیە بێ هەبێ ئەو لە وڵاتەکان هەمووی ئەو شتا هەیە مامۆستا بەڵام تەبیق نەکراوە بەس ئەمە بۆ تەوەقعەکەم یعنی تیپەکان زیاتر بێ حتا ئەستا حوتە هێشتا سیانش بڕیاریان داوە چونکە دەربەکان هەموو ئێمە برادەرین تەلیفۆنم بۆ کە مامۆستا یارزانێکی زیادت هەیە دەرێ یاخود هاوکاریم کە ئەرزانە ناسی بابێ بۆم یعنی سێ تیپی ترش ئەیانەوێ بەشدار بن بۆ لەبەرەوەی کە ڤیڤە دەعمەکە ئاسانکاریە بۆ نادێکە تو ئەگەر هیچ نەبێ پارەی ئوتێلەکەت بداتێ بارقورسیەکی لە ئادا لەسەر ناو نادیە جا بۆیە لە کتاب ڕسمیەکە نووسراوە يوجد دعم من الاتحاد الدولي لكرة القدم يعني معناه الاتحاد الدولي شك دعمك جاريكي بطولة كرايوة لدهوك أول جار لهولير بقول بو لجنة كانت الاتحاد بيفو لهولير قران يعني مرجي خوان هي قران وتيان فندقك معناه دو صار تأسيس كلابيت يعني تصور كسي مرجع كان يعني كانت زحمته لهولير لا دوزي فندقك تازه ندوزي رويشن خلكان له لدوك كردوا بدعمي خويان يعني يك نادي باري وتيلي ندى يا وش كم نية راستا باشا ما مستعلى كركوكا كان يعني كان بجدار لم أركبري بالونة يعني عراق ألم الواديت دويانا من زور بيم خوشك منافسي يعني إن شاء الله منافسة كشر لبين ودونا يعني شكا من أزانم لعبة كان يعني أوانشين ومن إيمشين إيمو أواني لنهائي لا استوى أو تصريح كانت لا استوى قشبين بأنجام كان شكا يارزانا باشا كان لو دويانية إذا خوش كبير يخلق كركوك لدنا زورو زويا أو دويانين كمشار كابرن لبالان تكنا بيشبيني ناكن با تيبيشي بهيس تيبيشي قرصة وباشداري وكان ياخد جينجاكي أوات شتيشي تر هيا أو جينجاي كا بۆ کەرکووک و بۆ کوردستان ڕەخساوە لە دروستکردنی یاریزانی کچ لە گرنگیدان بە یاریزانی کچ لە ناوەڕاست و باشووری عێراق ئەمە نییە بۆیە هەموو کاتانی کە جەوی و زەوڕاش یەکەم بوونە لە سەراستی عێراق ئەمە یاریزانە کوردەکان یاریان بۆیان کردووە بۆیە مامۆستا کە ئەڵێ دڵنیام کە ئێمە و نەفتر شیمالە بین ئەوەیە کە تێگەیشتنی خەڵک تێگەیشتنی خێزانەکان لە شاری کەرکووک بۆ تۆپی پێی کچان بۆ ئایندەی کچەکانیان يعني لا بيشترى وقلا ناوندو باشوري عراق بويا چاوەڕوان دەکرێت کە یاریزانە کوردەکان ڕۆڵی گەورە ببینن لە پاڵەوانتیەکان بەنسبەت ئەو قسانەی کاکاکۆ زۆر تەواوە و زۆر زانستیشە ئێستا من دەستخۆشی لەو یانەیە شەکەم هەمیسان لەبەرەوەی ئەوان بڕیاریان داوە شتێکی باش بکەن ئەکادمیە دروستکەن من خۆم پیانم وتم ئێوە ئەگاتانەوێ بەردەوام بن لەو کارە و لەو تیپی کچان بەردەوام بێت ئێمە جاران 35 یاریزانمە بەر خۆم 35 یاریزانمە بووکە کاکاکۆ زانێ کە منتەخەب عێراق هەت هەڵبژێرێک لە کۆی 20 کەس 13 کەسی هین کەرکووک بوو بەڵام ئێستا ڕاستی ئێستا نەختێ لەبەرەوەی من خانەنشین بووم و ماوەیەک زۆرم و چەوەەر نەگرت نەمەتوانی خۆم بەردەوام بم لەگەڵیان بەڵام ئەم یانەیە ئەو کادری کارجێڕی یانەکە لەگە سەرۆکی یانەکە بەڕاستی بەڵێنیان داوتیان ئێمە حتا کۆستەرشت بۆ دابی نەکەین کە ئەکادمیەکی وەرزشی کچام بکەوە ئەدەم نادیە ساحەشیان هەیە خۆیان لەناو بارگاکەیان یعنی ئەمە ئاسانکاری حتا با بڵێن پشووی نیوەی ساڵ 3-4 تەمرینمان کرد لەبێش یعنی هاوری ئەو ئەکادمیەکە هاوردمان جا زۆر مهمە تو ئەکادمیەت هەبێ ئەساس دەبێت خۆ من هەر نامێن ئەوانەی دوای من بابیان بەردەوام بن لەو کارە ڕاستی شتێکی چاکە ئیدارەی یانەی ئاسایش ئەو شتەی کرد کە ئەکادمیە دروستکە بۆ شاری کەرکووک زۆر باشە مامۆستا دەربارەی پاڵەوانێتیەکە تا چەند ئێوە گرنگتیشتان وەرگرتووە لە ئیدارەی یانەی ئاسایش کە یانەی ئاسایش تازە دروست بووە باسمان کرد ئەم ئیدارەیە پاڵپشتی کچان بێت بە بەردەوامی و باسی وەشت کرد کە ئەکادیماش دروست دەکەن بەڵام گرنگیدانی یاریەکانی کچان و یاریە تاکەکان ئەمەم نەزانم لە ئەولوێتی کارەکان یانەی ئاسایشە بەڵام ئەم دەعمکردن و پاڵپشتیە بەردەوام بێت بۆ تیپەکە
طبعا ئێمە نێزیکترین کەس سەلامان لەگەڵ تیپەکەمان کاپتن یادگار مشرفی فەریقە لەگەڵ کاپتن شێرزاد ئێمە ڕەبتمان لەگەڵ ئەو دوو بەڕێزە هەیە ئەوان حکومی ئەوان حەلقەی وەصلن لە بینی ئێمە و ئیدارە ڕاستی ئێمە کە دەستمان پێ کرد بەو تیپە ینی زۆر کە شتێکمان داوا کرد ئەگە زۆر مەگە زەحمەت بۆیان ینی استیجابیان ناکرد لەگەڵمان بەڵام هەر شتێکمان داوا کرد ینی هەر کێشەیەک هەبوو حەلیان کرد بۆمان ئەوە معنای ئەو یانەیە حەزی پێ ئەو تیپە سەرکەوتوو بێت ئێمە ینی بۆ نمونە یارزانێک هەبوو یارزانێکی زۆر باش بوو لە بەغا نادیە کاپتن منتخب عێراقە ئێمە ڕۆشتین لە بەغا عەقدمان کرد لەگەڵیا بۆ لەبەرەوەی ئەزاین ئەو یارزانە ئەختێ زروفی هەبوو نەیەتوانی بێت ئەزای ئەو یارزانە با لە دەستمان نەچێت ئەو یارزانێکی سوپەرە یارزانێکی تیپ هەڵەگرێت خبرەدارە جەستەی بەقەوەتە خۆمان چوون ئیدارەوتی من و کاپتن شێرزاد چوون ئەدەوێ تەوقیعمان پێکرد ئەوە هەموو ئیدارەیەک ئەو شتە ناکات ئیدارە قبوڵ ناکات ئەمە لە جیهان شتیوا ڕوویداوە مامۆسایانەی منە ڕۆژە شتێکم خوێندەوە باس لێونێل مێسیە بەڵای مێسی لە 13 ساڵی کاتێک بەرشەلۆنە بە تەواوی هەستی کرد درکی بە تواناکانی کرد لە نێو مەتعەمێکدا لە نێو چێشخانەیەکدا گرێبەستیان لەگەڵا کرد لەو کاتە هیچ شتی ئامادە نەبوو لەسەر کلێن سێش کراوە گرێبەستەکەی ینی ئەوەندە بە پەلە بوون بۆی لە دەستیان نەچێت قاسمەر وەڵای ئێمەش هەر لە مەتعەم دانیشتین دەبێت ئەوە نادێ و مێسی هاوتای یەکمان کرد پەشیمان نابێتەوە یانێ وەرسی ئاسایش بۆ ئەو عەقدەی دامان بەو کچە پەشیمان نابێت ئینشاءالله جا یادگارش کە مشرفی فەریقە یادگارش لەگە من و ئاوارەیە بەیەکەوە لە زانکۆ بووینە پێکەوە و یاریزانێکی زۆر باش و دڵنیام کە دەتوانێت زیاتر هاوکاری تیپەکەشبێتانەوە بەڕاستی زۆر هەیە منە ئاچیە باش ئەسلوبی زۆر جوانە کاپتن شێرزادش بەڕاستی وەرزشوانە خۆشەکەی لێرەیە عنی هەرچەند دەربی تایکۆندۆیە بەڵام لە معاناتی کچەزانێک چکە خۆی تیپی کچانی ڕاستە زۆر باشە مامۆسایی بۆ شوێنیمانەوە یاریزانەکان یان یاریزانەکانەوەی لە بەغاوە دێن و ئەینە بن چۆن واللهی ئەوان کردویان هێشتا جارێ باس ئەو شتانەمان نەکردەوە بەس باوەڕ ناکەم تەقسیرکە سەرۆک نادی باوەڕ ناکەم تەقسیرکە کەی دەست پێ ئەەکەن بە تەمرینکردن و بەڕاهێنانکردن بەس چاوەڕێین ئێمە یەکێتی تۆپی عێراق بڵێ فڵان ڕۆژ دەورەیە حتا ئێمەش بەرنامەی تەدریبی دانێکتان پێ ئەچێ بۆ نمونە ئەگەر بڵێن دوو مانگی تر بۆ نمونە دەست پێ ئەکات دەوریەکە ئێوە مانگێ مەشقەکەی زۆر باشە بۆ کچ مانگێ کفایەتە باشە مامۆسا یاریسانانە بەشێکیان دانیشتون ماوەیەکە ئەمە پێویستی بۆ نابێت لە ڕووی توانای جەستەیەوە دووبارە بیان زۆر من هەموو ڕۆژێ متابعەیانەکەم هەمووی تەمرینەکە ئەوەی نەتوانێت لە ناو یاریگا تەمرینکە ئەڕوا لە قاعەکان ئەو قاعانەی وا ئاسن هەیە ئەلەوێ تەمرینی خۆیەکە و ڤیدیۆکان منە دینم هەموو ڕۆژێ من ئەو کەسەی حتا من کە پێشەوەی تەوقیعکەن لە عەقدەکە دانمشان وتم جۆڕاگرن دانیشتن نییە تو تەوقیعت کرد لە عەقد کە دەیتە لای من دووسێ انطلاقت پێ بکەم بڵێ وەڵڵا قاچم تەشەنجی کرد یاخود شت ئەوە معنای تو تەمرینت نەکردووە کە دەیتە لای من ئەو تشتانە کۆتایی هاتووە بەڵام من ڕەسەن دێم بۆ چۆ بۆ فەنی بۆ مەسەلەن تەکنیکی مەهارەی فەردی ئەو شتانە دیم کەواتە تو ئەبی خۆت ئامادەکەی پێشەوەی بێیتە لای من تەمرینی خۆت بکەی ئەلحەمدوللا کچەکانمان زۆر مطیعن زۆر جۆڕایلن هەموویان تەمرینەکەن بەعزێکی هەر خۆی مامۆسای وەرزشە ئەبینم لە ناو یاریگاکە تەمرینەکە لەگەڵ تەلەبەکان با منە پرسیارە بکەم مامۆستا کاک ئاکۆی خۆشمان ڕاهێنەری تیپی کەناڵی کەرکوو بوو جا نازانم ئەو ئامۆژگاریانەی بە یاریزانەکانی ئەدا بەردەوام دەگەرم ئامۆژگاریانم بدا و یاریە نادۆڕین ئێمە سۆربەی یاریەکانمان دۆڕاندووە ڕاستی مامۆستا خۆی زانێ یاریزانێک کە تازە هەڵەچێ و ئومێدی هەیە و تمۆحی هەیە و لە گەنجیە زۆر جیاوازە لەگەڵەوەی کە ئێمە بۆ کەیف و نەفەسات جیایە و ئەوە بۆ نمونە و تەمەن گەورەکانەوە بۆ خۆشیە بەڵام پێویستە تەمرین بکەن بەڵام ئێمە عەسابمان نامێنێ طبعا بێت تەمرین کە ناڕەڵە بەس باوەڕ ناکەم کاکە ئەو مەجالەیە ڕاهێنەرێکی ئەها مەزبوط
تەمرینیان پێ بکەی ڕۆژانە وڵای ئاوات ئێمە بەهۆی سەرقاڵێتی ژیان و دەوام و ماڵ و مناڵەوە ئەو مەجالەمان نییە گەنج کاتی زۆرە بەڵام ئێمە کە وەزیفەمانیەوە شتانە لە کۆتایی نزیکە بینەوە سوپاس بۆ ئامادەبوونێت ئەگەر هەر شتێکت ما بێت باسیکەی وە جیاوازیەکشم بۆ بکە لە نێوان بەراوردێکمان بۆ بکە نێوان خوماسی و یان زەیاریزانەی تا چەند ئەم دوو بابەتە لە یەکەوە نزیکن. باس ئەوەل جا خوماسیەکە بکەم بەراوردێکە بەڵاس ینی ئێستا خوماسی و ساحەی گەورە فەرقی گەلێ زۆرە یعنی ساحەی بچووک باسەوە ناکەم ئەمە پێنج یاریزان ئەوە یانزەیە باسەوە ناکەم بەس باس مەساحەکە ئەەکەم یعنی یاریزان یاری ئەکا لە مەساحەیەکی بچووک اینجا دوای دێت لە مەساحەیەکی گەورە یاریەکە ئەمە حتا ڕادیە لەگەڵ ساحە گەورەکە کێشە دروستە بێ ئەمان شت یاریزان هەبوو لای من یاریزان هەبوو لای من لە ساحەی گەورە زۆر باشە بەڵام لە ساحەی بچووک ماڵ ئەوە نییە بیکەیتە ناو ساحەکە جیاوازە وەکو مەسەلەن بۆ نمونە با ناوی بڵێم یادی بەخێر بێ الحەمدە خوا مۆفەقی کرد بۆ نمونە ئامینە جەبار یاریزانێکی زۆر لە ساحەی گەورە باش بوو خوماسی بە پێچوانە بوو لە خوماسی نەختی ینی خۆتەزانی ساحەکە تەسکە ئەو مەهارەی نییە زوو حرەکەیەک بکە نەجاتی بێ لە خەزم جا بۆیە لە ساحەی گەورە دوم لە ساحەی گەورە ئەبێ شوت بەقەوت بێ ئۆڤەرد باش بێت ساحەی بچووک ئەو شتانە نییە زۆربەی یارزانە ساحەی بچووک باڵای کورتش بێ کێشە نییە بەڵام لە ساحەی گەورە چەندی جەستت بەقەوت بێ ئەوەنە باشە سۆنیایە مامۆستا ئەو کاتێک گۆڵێکیە و وەکوی برایمۆڤیچ گۆڵەکەی لێدا لە ناوەڕا ساحەوە لە نادیتەوەڕی کرد لە دوورەوە لێدا عندە سنتەرەوە لێدا گۆڵی کرد سۆنیە لەو کچانەیەوە بەڕاستی مێژوویەکی زۆر پشنگداری هەبوو لە وەرزشی کچانی کەرکووک ڕاستە سلااو ڕێزمان هەیە بۆ سۆنیا هەر لێرەوە تا ئاکرێوانیا تا ئاکرێ سلااو ڕێزمان هەیە بۆی هیوادارین وابزانام ێستا لە کاری ڕایەنەرایەتیش مەجالی ڕایەنەرایەتیە لە مەجالی ڕایەنەرایەتی چۆن لە یاریزانی سەرکەوتوو بووە بتوانێت لە مەجالی ڕایەنەرایەتیش سەرکەوتوو بێ وەرشی کەرکووک شانازی بە مامۆستا قاسم و بە سۆنیا بە هەموو کچە یاریزانەکانی دیکە دەکات سوپاس بۆ ئامادەبوونت مامۆستا وەڵاهی بەس ئەو پرسیارەی ئەخیرت وتت پەیامت چییە پەیامم ڕاستی بۆ هەردوویانەیە نەفتە شیمال و ئاسایش پەیام ئەوەیە ئەو دوویانەیە بەردەوام بن لە منافەسەیە ئێمە ئەمانەیە دێربیەک بدینین لە کەرکووک زۆر دێربی نییە لە کەرکووک هیچ حەزەکەم ڕاستە من ڕاهێنەری ئاسایشم و یانەی ئاسایش بە ماڵی خۆمەزانم ئێستا والله بە ماڵی خۆم منیان کردوتەوە کیل والله یاریزان هەبووە داوای 8 میلیۆنی کردووە بەس خۆی مستحقی 8 میلیۆن نییە مستحقی 4 میلیۆنە و یارزانێ باشە و بەیانە بڵێم ئەیهێنێ لەبەر من بەڵام من وجدان و قبول ناکە یاریزانێک بێنم مستحقی 4 بێ با هەر مستەوای باش بێ من هەشتی بدەمێ ئەخە بۆ پێویست ناکە مبالغ چونکە بۆ ئەوە ماڵی منە من غەدر لە ماڵی خۆمەکەم مامۆستا هەرچەند وتمان کۆتایی بەڵام باەک شت لەم بابەتەش پێ بڵێ من نازانم لە نێو خوماسی هەیە لە نێو کچان هەیە یان نا لە ئێستاە لە بەشێک لە یانەکانی عێراق بزنس بە یاریزانەوە کرێ لە ئێمە شتنی یاریزان هەبووە گرێبەستی بۆ کرێت پشکی فلانە کەسی تایە و پشتی فلانە کەسی تایەوەمانە ڕاهێنەر بەشدار بووە سەرپەرشتیار بەشدار بووە کۆمەڵە شت هەیە لەمانە هیوادارم ئەمانە لە وەرشی کچان بەدوو لە وەرشی کچان نییە لەبەرەوەی خۆی پارکە ئەسڵەن کەمە چی بداتە ڕاهێنەر یاخود چی بداتە دووەم ئێمە من گەیشتومەتە تەمەنێک یعنی تەمەنم چەندێک ماوە حتا من بڕۆم لەسەر تیجارەت بکەم شتیوانیە لای من خاوەن مەبدەم والله برادێک هەیەوتی مامۆستا تو ئێستا بوو ئەو نەداواکەی ئەوە نەکەم داواکەی خۆ ئەو نادیە چەندێک بڵێ ئەیدا من ئەوەی خوا قسمەتی کردی بێ قەنەعەتم پێ هەیە بۆیە ئینسان بانی دووبانی مردن هەیە نابێت تەجاوزی حەق و حقوقی کەس بکات من یاریزانێک دێت موچەکەی کەمە والله پێڵێن کچم وەرە بەس وەرە من 250 کەمەبان موچەکەت یانە ئاگای لێ نییە ها ئێستا شتی وام کردووە ئێستا وعدم داوە بە کچێکە گەر یەکەم بێنین من 500,000 دەمێ وەکو خەڵات طبعاەوە عیلاقی بەیانە نییە من خۆم داوە چکە ڕێک ناکەوت لەگەڵم ئیتر وتم ئەو تەماحی دەمێ بەشکەم ڕێکە بەسەوە لەسەر مەشکێتەوە بەینی نەی دەمێ من معنای خلافی وعدم کردوان وعدەکەی خۆت جێبەجێکەیت و یانەکە شتەگەیەنی تەلووتکە ساز وامادەبوونێت زۆر سپاس تانەکەم مەمنون خۆشحاڵ زۆر سپاس سلامت بیا بەڵێ